پەرلەمانتارێکی پێشووی عێراق هۆکاری نەناردنی موچەی هەرێم لەلایەن عێراقەوە ئاشکرا دەکات و دەڵێت پەیوەندی بە مادەی 30 و مادەی 50 یاسای کارگێڕی داراییەوە هەیە تا حکومەتی هەرێم پابەندی ئەو دوو مادەیە نەبێت لە یاساکە کە لە ساڵی 2019 لە پەرلەمانی عێراق پەسەند کراوە. حکومەتی عێراقیش پابەندی یاسای بودجە نابێت. ئەنجومەنی وەزیران بڕیارەکەی داوە، سوودانی بڕیارەکەی داوە. ئایا سوودانی قەراری سەرف بەدەستەوە؟ قانونی ئیدارەی مالی لە مادەی 30 پێمانەڵێ جەمیع المەقبوڵات والمەدفوعات هەرچی پارە ناردن هەیە و هەرچی پارە وەرگرتن هەیە لە سەلاحیەتی وەزیری داراییە حەسرەن. بۆیە دوور نییە بەیانی و دوو بەیانی کۆمەڵە پەرلەمانتارانی کە مەشهورن بەوەی زوو تانەیەدەن لە محکەمەی اتحادی تانەیەکیش بن لەم قەرارەی ئەنجومەنی وەزیران لە قەرارەکەی سوودانی کە ئەوە سەلاحیەتی ئەو نییە پارە بنێرێ بۆ هەرێم دیسان بیوەسێنەوە. بۆیە ئیشکالەکە تەنها بۆ ئەو حەرەجەیە بۆ ئەو گرفتەیە کە ئێستا دروست بووە بۆ ئەوەی عملی سیاسی سوودانیەوێ حکوومەتەکەی سەرکەوتن بەدەستبێنێ بەڵام پەرلەمانتارەکان بڕوام وانە بێڵن ئەو خوتوەیە زۆر درێژە بکێشێ. سولفە شتێکی محددە یعنی مەبلەغەکەی محددە بۆ فترەیەکی کەمە تاگەنیت. موچە لە 2014 خەڵکی پێوە سەرخاڵ کراوە بە جۆرێک ئێستا خەڵکی هیچی بیر نەماوە تەنها بیری لای وەرگرتنی موچەکەیەتی. وەکو ئەم هاوڵاتیەش دەڵێت لەوە زیاتر موچە مەکەن بە منەت بەسەر خەڵکیەوە. خەڵک بێزار بوو لەم شەڕ دەرونیە لە موچە هات موچە نەهات بەغا 400 نێرێ 500 نانێرێ بوو یعنی ئێمە خۆ ئێمە دوژمنی دنیا نین. فەرمانبەر چییە تۆ ئاوهای ئەم شەڕە دەنوکەی لەگەڵاکەی یعنی خەڵک بێزار بوو واللهی بیبڕن بەخوا باشترە. عرە بەڵێ قەتە لە عناق وەلا قەتە لە ئەرزاق کاکە موچە بوو ئاوهای لێیە یعنی هەچ کەسێ وا ئەکات دیارە خەتای چێیە. ئێمە ئەزانی چی ئێستا جێلیش بێنی ئەزانێ خەتای چێیە. یعنی ئێمە با واقعی بین با ڕاستگۆ بین ئەوەی بەسەر کووردا هات لە ماوەی 100 ساڵە بەسەر هیچ ملەتێکان نەهات ئەی نابێ بیر لە خۆمانەوە بکەین بۆ ڕقەبەرایەتی لەگەڵ خۆمان ناکەین یعنی هەتا کەی وابین. موچە چییە بدرێ و نەدرێ یەکاکە موچە بدە یان مەیەیان ئەم دەستیە چییە؟ خەڵک بێزار بوو بازار وێرانە. ئامادەیمان دەربڕیوە لە ماوەی ئەم مانگەدا چەندین شاندی هەرێم سەردانی بەغدایان کردووە بۆ وەرگرتنی موچە و پشکی هەرێم بەڵام لەبەر ئەوەی زیاتر وەفدەکان و وەفدی حیزبی بوون نەوەک حکومەت دانووسانەکانیش شکستیان هێناوە. وەفدەکانی هەرێمی کوردستان لە ئێستادا وەفدی هەرێمی کوردستانیە وەفدی حیزبێکی سیاسیە پێگەێنەرەکانی حکوومەت کە سێ پێگەێنەری ئەساسین یەکێکیانیتیانە کەواتە ئەم وەفدە تەمسیلی حیزبێک یا دوو حیزبەکە بۆیە دوور نییە حیزبی سێهەم بە شێوەیەک لە شێوەکان نیگەرانی خۆی دەربڕێ و تا ئێستا نەیانتوانیوە خۆیان لادن لە جێبەجێکردنی قانونی ئیدارەی مالی هەرچەند لە بیدایەت ویان و گەیشتوونەتە نەتیجە بەڵام قانونی ئیدارەی مالی تا ئێستا بەغدا پابەندە بەوەی کە حرفیەن و نەسەن جێبەجێ بکە. عێراق دەیەوێت هەرێم پابەندی تەواوی خۆی دەربڕێت بۆ یاسای بودجە و یاسای کارگێڕی و داراییەکانی تر. هەر مادەیەک لە مادەکان گرفتی بۆ دروست بێت عێراق ناردنی پارە بۆ هەرێم ڕادەگرێت. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.